پەڵەتێ دیارە بەداخەوە زیاتر لە هەفتەیەکە تیرۆرسانی داعش پەلاماری هێزەکانی پێشمەرگە لە سنووری کەرکووک و ناوچەکانی مادەی 140 دەدەن و چەندین پێشمەرگە و هاوڵاتی شەید و بریندار بوون. سەرەڵدانەوەی پەلامارەکانی داعش و خراپی ڕەوشی ئەمنی لەو ناوچانە و هەروەها دووبارەبوونەوەی مەترسێکی ترە لەسەر هاوڵاتیان و ناوچەکانی هەرێمی کوردستان. لەسەر ئەو پرسا میوانداری زۆر بەڕێز هیدایەت تاهیر شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازیمان کردووە لە کەرکووکەوە. بەڕێز هیدایەت ئەم کاتت باش بێ. سپاس بۆەوەی کە لە ستودیۆکانمان لە کەرکووک لەگەڵمانی. زۆر سپاس کاتی ئێوە و سەرجەمبینەرانی. سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێز هیدایەت دەمەوێت بپرسم بۆچی ناوبەناو تیرۆریستانی داعش هێرش دەکەنە سەر هێزەکانی پێشمەرگە و بە تایبەت ناوچە کوردیەکان. دیارە گومانیتیانە کە چەتەکانی داعش بوونیان هەیە بە پێی ئەو زانیارانەی کە هەیە چی وەکو CIA وەکو پەنتاگۆن توپاتیان کردێتەوە کە داعش لەو ماوەی خۆی کۆ کردێتەوە و زیاتر لە 10,000 چەکداری هەیە لە عێراق و سووریا. ئەمە بۆ خۆی باشترین زانیاری و باشترین بەڵگەیە لەسەر بوونی داعش و ئەوەی کە جێی سەرسوڕمانە کە داعش لەو شۆرانەی کە دەبیندرێ یان لەو شۆرانەی کە کردە و تیرۆریستەکانیان ئەنجامەدەن دیارە. بۆیە ئەمە بێ بزانین هۆکارەکانی چین ینی بۆچی داعش بە بەردەوام لێرە و لەوێ لە سنوورێک و بۆ سنوورێک کردە و تیرۆریستەکانی ئەگوازێتەوە و زەبری کوشندە ئەوە شوێنێت ینی چی لە هێز ئەمریکانی عێراق و چی لە هێزی پێشمەرگەش. ئێمە بێ بزانین کە ئێستا عێراق بە تایبەتی لە قۆناغەیە بە بارودۆخێکی زۆر نالەبار ینی تی ئەپەڕێت بە حکمی ئەوەی دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان دیارە کەشمەکەشمی سیاسی لێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی شیعە لە نێوان خۆیانە کە ئەوان یان زۆری حکومەتی عێراق پێکێنن و زۆری جمگەکانی حکومەت بەدەستی ئەوانەوەیە. بۆیە وای کردووە ینی کاریگەری کۆتە سەر ئادای حکومەت بەڕاستی کە وای کردووە کە ئێمالیەکی پێوە دیارە بۆشاییەکی پێوە دیارە و دائیمەن ینی تیرۆریستان ئەو هەلا قۆزنەوە کاتێک هەر وڵاتێک هەر شوێنێک کە کەشمەکێشمی سیاسی و سڕاعاتی سیاسی و خلافات هەبێ ئەوان بۆ ئەوان ڕەخساوە و زەمینە خۆشکەرە بۆ ئەوەی بتوانن کردەوە تیرۆریستەکان ئەنجام بدەن. وا تەنانەت ینی ئەوەی کە هەیە بۆ نمونە ینی کاریگەری خستۆتە سەر کەوتمان سەر ئەدای حکومەت ینی ئەو ڕێکەوتنی نێوان وزارەتی پێشمەرگە و وزارەتی بەرگری عێراقەیە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە بەدی دەکرێت لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان کە زۆر بە خاوێ ڕواوە نەتوانراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمەش بۆ خۆی هۆکارە لەم بارودۆخەی کە عێراق سە تێپەڕێ. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە ئەمە دووەم هۆکارە. ئەتوانین بڵێن یەکێ لەو هۆکارانی تریش کە کۆتایی ئیمساڵ بەپێی ئەو بڕیاری پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ کە بڕیاریاندا هێزە بیانیەکان عێراق جێبێڵن. ئەمەش بۆ خۆی وای کردووە داعش استقلالی ئەو مواقفانە بکات کە هێزەکانی هاوپەیمان هاوکار نابن لەگەڵ هێزە عێراقیەکان بۆ ئەوەی کە ئۆپراسیۆنی بەرفراوان ئەنجام بدەن. و ئەمە یەکێکە کە توانین بڵێن لەمە دوار ڕەنگە زیاتیش بکە و کردەوە تیرۆریستانە. بەڵام لێرە چی پێویستە بکرێت لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر حکوومەتی بەغا بۆ ئەوەی کە بەڕاستی ینی ئەم کردەوانە حەدێکی بۆ دابدرێت. بەڵێ کاکی هیدایەت سڵاوت لێبێت. ئەگەر جیاواز لە جومودۆڵەکانی داعش و هەوڵەکان بۆ خۆڕەخستنەوەیان باس بکەین بە دیاریکراوی باس لە هەوڵەکانی داعشەکەین بۆ پەلاماردانیان بۆ هێزەکانی پێشمەرگە بە دیاریکراوی کە لە ماوەی هەفتەیەکدا بۆ 4 جارە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە ئەدەن. هۆکاری ئەمە چیە؟ ئامانجێک هەیە لە پشت ئەمەوە؟ دڵنیایی واگە سێرکەین وە خۆشت ئاماژت پێکرد کە کردەوە تیرۆریستەکان زیاتر لە ناوچەکانی مادی 140 یان جێناکەکان ینی زیاتر چالاکیەکانیان چڕ کردوێتەوە و ئەوە بۆ خۆی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە متەقارەکە متەقی سراعە لە نێوان کورد و بەغایە وای کردووە کە ئەوان ئاینەن ئەو بۆشایانەی کە بوونی هەیە استقلالی بکەن و
بارودۆخێکی ئەمنی نالەبار دروستکەن لەو سنوورەیە. بەڵام لە هەمان کاتە بەڕاستی کۆمەڵی خەلەل هەیە، کۆمەڵێ کەموکورتی هەیە لەلایەن وزارەتی پێشمەرگە و پێشمەرگەوە کە بەڕاستی لە ڕووی سیستەمی سەربازیەوە خەلەلێکی زۆر هەیە، دەبێت یادی پێداچوونەی پێ بکرێت و دەبێت چارەسەر بکرێت. یعنی ئەگەر نمونە بینەوە لەسەر ئەو گوندەی ئەوەی لای نێزیک مەخمۆر لە بناری چیاکانی قەرەچوو ئەو گوندە کە درجیجا، یعنی بەڕاستی ئەتوانین بڵین وەکو بەرەیەک وایە، وەکو جەبهە وایە لەگەڵ داعشە. یعنی تۆ بەباشی ئەزانی کە داعش لە چیاکانی قەرەچوو خوار هەشارداوە و کردەوە تیرۆستەکانیان لێەوە سەر هەڵەدا و لێەوە دەست پێ دەکات، چی بۆ سەر مەخموور، چی بۆ سەر گەڕان و شوێنەکانی تر. بۆیە دەتوو من سەیرم دەیانی لە گوندێکی وا لە شوێنێکی وا کراوە، یعنی تۆ ڕەبایەکت هەبێ کە پێکاتی بێ لە هەشت پێشمەرگە و لەسەر بینایەکی مزگەوت تاکە بێ. یعنی من نازانم ئەمە چی زۆرە سیستەمێکە، چی زۆرە بەرگریەکە. تۆ لە بەرگریایی، یعنی چۆنە بێ لە بەرگریا تۆ ئەبێ بڵێ کاکی دادکەواتە ئەو بۆشایی ئەمنی ئێوە بۆچی ئەگەڕێنەوە بۆ کەم تەرخەمی و خەمساردی کاملایەن پێشمەرگای خوسوپای عێراق؟ بەڵێ وەک باسم کرد ئەو ڕێکەوتنی کە هەیە لە نێوان وزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق دەبێت بە زووتری کات جێبەجێ بکرێت. ئەخەوەی کێشەکە لەوەیە، بۆیە هەموو فشارەکان، هەموو کرەوتی ڕوستەکان ناوچە جێناکانە، یعنی ئەوە گومانیتیان نییە. کاتە پێت وایە بۆچێ تاوکو ئێستا جێبەجێ نەکراوە؟ خەمێنەوە بخواوە حکوومەتی هەرێم بێ پێداگری بکە لەسەر ئەوەی کە بۆچی سوپای عێراق کەم تەرخەم بۆ لەوەی کە حکوومەتی عێراق ینی کەم تەرخەمە لەو بارەیەوە. پێت وایە بۆچی کەم تەرخەمە؟ ئامانجێک هەیە لە پشت ئەمەوە؟ بەڵێ حکوومەتی وەگوتم ئەو کێشمە سیاسی کە ئێستا هەیە و ئەو سرعانەی کە هەیە لە دوای جامی هەڵبژاردنەکان وەشمانی بیر نەچێ زیدانی دەوڵەتیەکانی شەر ڕۆڵیان هەیە لەوەی کە ئەو ڕێکەوتنە نەچێتە بواری جێبەجێکردنەوە. یعنی بۆتان نزان ینی ئەو منتەقەی سرعە و ینی چی ئەتوانی بڵێن وڵاتە ئەقلیمیەکان ئەو هەندێک لە وڵاتانی خەلیج ئەوانش دەستیان هەیە ناو بارودۆخەیە کە هەندێک شت هێنایەنە جێبەجێ بکرێت. بۆیە دەبێت ینی کورد یان حکوومەتی کوردستان ئەبێ پێداگری بکات لەسەر ئەوەی کە ئەم ڕێکەوتنە کە کراوە جێبەجێ بکرێت، هیچ نەبێت ئەگەر بە مراحلیش بێت، چونکی ناکرێت ڕۆژانە تۆ قوربانی بدەیت، ڕۆژانە و خەڵک ینی لەو گوندانە چۆڵ بکات و قوربانی دەستی تیرۆریستان و توش ئەوها ینی سەیریانکەی. بەڵێ بەڕێزدا دیارە ئەم ڕێکەوتنە ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و حکوومەتی عێراق دەمێکە هەیە، بەڵام با بڵێن خەمساردی لە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بە تایبەتیش لەلایەن حکوومەتی عێراقەوە هەیە. ئەگەر هاتوو ئەم ڕێکەوتنە درەنگتر کاری لەسەرکرای ئاخودەر بارودۆخەکە بەم شێوە مایەوە، پێویستە هێزی پێشمەرگە چۆن ڕوبەڕووی ئەو پەلاماردانانە ببێتەوە، چۆن هاوکاری بکرێن لەلایەن حکوومەتەوە؟ وەگوتم ئەو خلالانی کە هەیە ئێستا ینی ئەوەی کە بەدی کرا ینی لەو گونداوە ئەو هاوڵاتیانی کە باسیەکەن لە بوونی چەند پێشمەرگەیەک لەوێ وەکوتم وەکو ئەمە وەکو بەرێکە، وەکو حدودێکە، یان دەتوانین بڵین بۆ بەرگریکردن لە چی لە کوردستان و چی لەو شوێنە، ینی ئەبێ هێزی پێشمەرگە چەند ڕەبایەکی هەبێت و ئەو ڕەبایانە دەبێ هیچ دەبێ نێوانیان 70-80 مەتر بێ بۆی بتوانن کۆنتترۆلی ئەو شوێنە بکەن. ینی ئەمە یەک دوو ینی هاوڵاتیەکان خوان ینی معقول نییە هاوڵاتی خۆی بەرگری بکات و پێشمەرگە بوەستێت چاوەڕێ ئەوامر و تعلیمات بکات تا داعشەکان بێن ئەوە شەیدیان بکەن. ئەوە شەر خەلەلێکە، ینی لە سیستەمی عەسکەریە تۆ زابطت هەیە لە هەر ڕەبیەکە لە هەر شوێنێکە سنگەرێکە تۆ زابطت هەیە، ئەو زابطە بۆ خۆی ئەبێ ئەو سەلاحیەتی هەبێ کاتێک هێر شەکرێتە سەر گوندێک سەر شوێنەکان دەبێ بەرگری بکەن و دەبێ دەست بەکار بن بۆ ئەوەی کە چۆن بتوانن بە کەمترین زیان بە کەمترین قوربانی بتوانن ئەو شوێنە پارێزن و ئەو هێرشانە تێک بشکێنن. و لە هەمان کاتیشە ینی باز لەوا کرێت ئەو هاوڵاتیانی ئەوێ ینی دەڵێن ئێمە ئەو چەک و تەقەمەنی ئەو فیشەکانی ئێمە هەمانە پێشمەرگە نیەتی سێرم دێ، ینی باشە ئەو هەموو چەک و تەقەمەنی کە بۆیان دێ لایەن هەوپەیمانەوە لایەن ئەو وڵاتە زلێزانەوە بۆ پێشمەرگە ینی بۆکەی بەکاری هێن، بۆچی فیشەکان کەمە، بۆچی عاداتیان کەمە، ینی بەڕاستی ئەمە هەمووی کەم تەرخەمە
و ینی هیوادارم ئەمە متەقەسد نەبێ ینی بەڕاستی ینی وەگوتم ینی شتەکان زۆر دیارن و ینی ئەو گوندانە ناحەقیان نییە ئەو مەترسی لەسەریانە کەم نییە واگە بێت و هێزی پێشمەرگە خۆی چاک نکاتەوە پێداچوونەوە بە سیستەمی سەربازی نەکات ئەوە بەڕاستی بارودۆخەکە خراپترە بێت وەگوتم ینی پێویستە ئەو تەفعیلی ئەو ڕێکەوتنە بکرێت بۆ ئەوەی ئۆپراسیۆنێکی بەرفراوان ئەنجام بدرێت لەو سنوورەیە ینی تۆ با چیای قەرەچووق ئەمە لە دوای کۆتایی هاتنی داعش کە وەک باسەکرێ ئەمە لە هەرخوا لێوە حەشەرداوە لە سلسلەی چیاکانی حمرین بە هەمان شێوە ئەو هێرشانی کاکرێتە سەرکفری و خانەقین و قەرەتەپە و شوێنەکانی ترەنێەوە ینی بەڕاستی دەست بەکارە بن ینی ناکرێت بەو شێوە بمێنێت دەبێت ینی هەمەتێکە بێت و تەنسیقێکە بێ لە بێت نێوان وزارتی پێشمەرگە وزارتی دیپای عێراق ئۆپراسیۆنێکی بەرفراوان و ڕێکوپێک ئەنجام بدەن بۆ ئەوەی چێوماڵی ئەو شوێنانە بکەن. بەڵێ کاک هیدایەت ئێوەکو شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی ئێستا توانا و ئیمکانەتی داعش چۆن ئەبینن پێتان وایە کە سیاسەتێکی نوێیان هەیە بۆ هێرشکردنە سەر پێشمەرگە؟ بەڵێ دیارەوە ئەوەی کە ئێستا بینین لە جۆرێکی جۆرە مەفرەزەییە و ئەتوانین بڵێن ئەوە جارەجارێ ینی هێرشەکەنە سەر شوێنێک و ئەگەڕێنەوە بۆ گادنی زیان بۆ شوێنانەوە بۆ ئەوەی کە ینی ئالۆزیەک دروستکەن لە ناوچەکەیە وەکو بڵێن ئالۆزیەکی ئەمنیان بارودۆخێکی ئەمنینا لەبار ئەمە ئێستا جۆری سیاسەتی ئەوان ئەوایە بە حکمی ئەوەی کە ئەوان ئێستا شوێنێکی وایە بەدە وەک جاران نییە بڵێ مەسەرەن کۆمەڵ شوێنیان بەدەستەوێ و ینی بە کۆمەڵێک هێزەوە بتوانن شوێن داگیر بکەن ئێمە لەگەڵ ئەویان کە نەگاتەوە حاڵەتە بۆ ئەو بۆیە ئاڵێمیانی چێماڵکردنی ئەو شوێنە پێویستە بۆیە ئێستا ئەوان لە کاتێکا خۆیان کۆکەنەوە و وەگوتم پەنتاگۆن و سیایی ئەمریکی زۆر بەوازەحی بازەواکە ئەڵێ ئەمان لە خۆکۆکردنەوەیان 10,000 چەکدارن لە عێراق و سووریا خۆیان کۆکردێتەوە بۆ ئەوەی کە جاری کاگەبۆیان بکرێ وەکو ئەو ساڵی 2014 بتوانن دەست بەسەر هەندێک شوێنە بگرن جە بۆ بگاتەوە حاڵەتە ینی ئەگەر بێت و وەکو حکومەتی عێراق خەمی لێ ناخوا با حکومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی سنووری خۆی ینی با تۆکمەیکە با ئەو کێشانە نەهێرێت. باشە بەڕێزیدایەت بە بڕوای تۆ کێ هاوکاری هێزەکانی داعش دەکات لە ئێستادا ڕەنگە داعش ئێستا ئەو داعشە نەبێت کە کاتی خۆی لە سەردەمی ئەبوبەکر بەغدادی پەیڕەوی یاساکانیان دەکرد پێت وانییە ئەم داعشەی ئێستا بەشێک بن لە هاوڵاتیان نەک هاوڵاتیان با بڵێن پاشماوەی ڕژێمی بەعەز کە لەو ناوچانە خۆیان حەشاردا بێت؟ بەتاکێت یانێ پشتیوانیان هەیە ئەتوانم بڵێم هەندێک دەوڵەت هەیە پشتیوانیانەکەن ینی بەڕاستی بۆ تێکدانی بارودۆخی عێراق و بە تایبەتی تێکدانی بارودۆخی ناوچە جێناوکان ینی ئەمە هەندێک وڵاتی ئەقلیمی هەیە وەگوتم ینی ئەم بارودۆخیان پێ باش نییە ئەستەقرار و بەرقەراربوونی ئەمنی و کۆمەڵایەتی بگەڕێتەوە بۆ شوێنانە و ئەوەی کە هەیە ینی ئەو کێشانی کە هەیە لە نێوان کورد و بەغایە چارەسەر بکرێت بۆیە بە بەردەوامی هەوڵەدەن کە ئارامی ئەو شوێنانە تێک بدەن و لە هەموو ڕوویەکەوە هاوکاریانەکەن لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی مادیەوە وا تەنانەت یعنی توانین بڵێم لە ڕووی سەربازیشەوە دوور نییە کە ئەوان دەستیان هەبێت لەوەی کە پاڵپشتیان بکەن و ڕێژنووشیانە بکەن کە بتوانن هەر کاتێک هەر شتێکیان ببڕێ ئەوان هاوکاریان بکەن بە تایبەتی یعنی توانین بڵێن ئەو ینی بە حکمی ئەو سنوورە بڵێن هەندێک شوێن هەیە ینی بۆرەی ئێرهابە ینی بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام ئەو شوێنانە تاکو ئێستا ینی ئەمن و استقراری بۆ نەگەڕاوەتەوە تا ئێستا ینی کرێوە تیرۆستەکان یان توانین بڵێن شوێنێکی ئەمان نییە و بە تایبەتی ئەو سنوورانەی کە لای چای قەرەچووغ و توانین بڵێن حەویجە و عەباسی و ڕیاز و ڕەشاد و هەتا چای حمرین ئەمانە ئەو خەتە بە بەردەوامی خەڵکیش هەیە هاوکاریانەکە بە حکمی ئەوەی کە زەرمەند بوونە لەو بارودۆخی کە لە دوای ڕژێمی سەدامەوە کە دروست بووە. بەڵێ کاکیدا جیاواز لەوەی کە ئێوە پێتان وایە ڕەنگە دەوڵەتێکی تر هەبێت هاوکاریان بکات یاخود خەڵکانێک هەبن پشتگیریان بکەن پێتان وایە کە هێزێکی دیاریکراو هەبێت لە عێراق پشتگیری لە داعش بکات؟
جنای مام جلال بەڕەحمەت بێ کە لە بەغا بوو ئەو کوێری تروستانە کە ئەنجام دا لایەن قاعیدەوە بڵێ دایمەن هەندێ ڕەوتی بە تایبەتی سونیەکان هەبوون زۆر توندڕەو بوون بەڕاستی و لە ناو حکومەتی عێراقیشا بوون ئەیوت ئێوە بە ڕۆژ لەگەڵ حکومەتان و بە شەو لەگەڵ تیرۆریستان یعنی گومانی تیانە هەندێ ڕەوتی سونی توندڕە و پشتیوانیانەکەن و ینی بەدڵنیاییەوە پیان خۆش ئەم بارودۆخە یەکلا نەبێتەوە ینی وەگوتم ینی ئەو ناوچانە ناوچەی جەناکۆکە لێوان کورد و سونەیە بە تایبەتی اینجا دوای بە شێوەیەکی گشتی لەگەڵ حکومەتی عێراقا بۆیە بە تاکید ینی وایە کردووە کە هێزەکانی تربێن وەکو حەجی شابی و حکومەتی عێراق دەستەوەردان بکات بارودۆخەکە گۆڕانکاری تیا بکات ئەمە پێخۆشترە لەوەی کە کورد یان هێزی پێشمەرگە بوونی هەبێ لەو شوێنانە و هەموو هەوڵەکە دەن بۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنی نێوان وزارتی پێشمەرگە و وزارتی بەرگری عێراقی وەکو خۆ جێبەجێ نەکرێت چەندە ئێستا لە بواری جێبەجێکردنایە بەڵام زۆر بەخاوی ڕوا هیوادارم لە زووتری کاتە بە فشاری حکومەتی هەرێم بتواندرێت ئەو لیوانە هاوبەشانەی کە بڕیارە جێبەجێ ینی دامەزرێت دەست بەکار بن و ئەو بۆشانی کە هەیە لێوان وزارتی پێشمەرگە لێوان پێشمەرگە و هێزە ئەمنەکانی عێراق و ئەو شوێنانەی کە پێویستن ئەو هێزە هاوبەشە بوونیان هەبێت بەڕاستی هیوادارم جێبەجێ بکرێت. باشە کاگیدایەت دیارە کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە بەشێک لە ناوچە جێناکۆکەکان کاریگەری نەبووە کە بۆی بۆشای ئەمنی زیاتر دروست بکات و تیرۆریستانی داعش بتوانن زیاتر خۆیان ڕێک بخەنەوە؟ بەدڵنیاییەوە یانیەوە وەگوتم ینی کاتی خۆی کە عەبادی سەرۆکوەزیران بوو کۆتایی بە حساب داعشێنە چێماڵی ئەو شوێنانەی نەکرد بوو ینی چێماڵی زۆر شوێنی نەکرد بوو هەر ئەوە تا ئەو هێزە عێراقیانە بەناو شارەکان ئاسوڕایەوە و ئەعلانی ئەوەی کرد کە تەواو سەرکەوتین و داعش کۆتایی پێهاتوو کە لە ئەساسە داعش لە گوندەکانە لە شوێنەکانی ترخوا حەشاردا بوو و ئەو هێزە ئەمنی عێراقیانە ناتوانن چێماڵی ئەو شوێنانە بکەن و لە هەمان کاتیشە ینی کە هێزی پێشمەرگە ڕۆڵی کاریگەری هەبوو و دڵسۆزانە ئەو شوێنانەیە پاراست بوو بە ڕۆح و بە گیانیان توانیان بەرگری لە هەموو پێکاتەکان و نەتەوەکان و سنوورە بکەن بۆیە ئەو تۆکمەیە نەماوە ئەو دڵسۆزیە نەماوە ئەو هێزانی ئێستا بوونیان هەیە لە سنوورەکەیە خەڵکی کەرکووک نین خەڵکی ئەم سنوورە نین خەڵکی جنوبن نەشارەزان و ئەو دڵسۆزیە و ئەو ئینتیمایان نییە کە خۆیان ئامادە بن کە خۆیان بەختکەنە پێناو ئەو شوێنەیە. بەڵێ کاکی دایەت باس لەوە کرد کە ئێستا گومان لەوە دانیەکە هێزێک لە ناوخۆی عێراق پشتگیری لە داعش ئەکات کەواتە بەبوونی ئەما ڕوبەڕووبوونەوەی داعش هەوڵەکان بۆ ڕێشەکێشکردنی داعش قورس نابێت؟ کاکی دایەت باست لەوە کرد کە جیاواز لە دەوڵەتێکی تر یاخود هەندێک لە خەڵکانی عێراق کە پشتگیری لە داعش ئەکەن هێزێکی تایبەت هەیە لە ناو عێراق هێزێکی دیاریکراو هەیە کە ئەوانش پشتگیری لە داعش ئەکەن دژی هێزەکانی پێشمەرگە دژی هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق پێدوان نییە کە بە بوونی ئەم پشتگیرە لەلایەن هێزێکی دیاریکراوە کە پشتگیری داعش بکات ڕوبەڕووبوونەوەکان هەوڵەکان بۆ ڕێشەکێشکردنی داعش قورس بێت؟ ئێمە گە سیرکەین ینی چۆن باسی خەلەلەکانمان کرد لەناو هێزی پێشمەرگەیە لەناو عێراقشە بە هەمان شێوە ئەوە هەیە لە دوای ئەتوانین بڵین ئەوەی کە چەند هێزێکی عێراقی کە ینی بەڕاستی هەڵوەشایەوە چی لە مووسڵ و تکریت و ئەو شوێنانە کە بەڕاستی 5 فەرقە ئاسکەری بوون ئەمە وای کرد کە بۆشایەکی دروستکات ئەو حەجدە شعبیە کە دروست بۆ بەڕاستی خەلەلێکی ترە ینی بەڕاستی کە ئێمە بەدیەکەین لە ناوچە جێناوەکان بە حکمی ئەوەی بە تایبەتی سونەکان کە چەند فەوجێکی عسکەری حەجدی سونی دروست بووە ئەمە گومانێکی دروست کردووە بەڕاستی گومانی دروست کردووە لەسەر ئەوەی کە ئەو هێزانە بەو ڕەبانی ئەوان تێپەڕن و لە هێزی پێشمەرگادن ینی بۆ خۆم ئەوە ینی توانم بڵێم هەم زانیاریە و هەم خەڵکی ئەم سنوورەش ئەنی هەستی پێکات ئەمێکێکە لەو کێشانەی کە چەکدار کران ئەو شوێنە سونانە بە حکمی ئەوە ینی لە حکومەتی عێراق بۆ خۆی ڕوئایەکی هەبووە کە بۆ پاراستنی ئەو شوێنانە پێویست بەوانەکات بەڵام سەی لەوەیە کەوا خۆیان ینی کۆمەڵێک لەناو داعش بوونیان پشتیوانی داعشیان کردووە ئێستا ئەو هێزانە بە ڕسمی بوونیان هەیە وەکو حەشد و زۆر جاریش وەگوتم ینی لێەوە تێپەڕیون و هیچ بەرگریشیان نەکراوە. بەڵێ
ینی بەڕاستی لەو خەلالانەی کە ناو ئەجززەی ئەمنی عراقی هەیە و دەبێ ئەوانش پێداچوونەوە بۆ بەردۆخە بکەن. بەڵێ بەڕێز هیدایەت تاهیر شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی سوپاس کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت.